لە دروستبوونیەوە مەڵبەندی کوردایەتی و داهێنان بووە، هەمیشە لانکەی شۆڕەجێڕی و هەدیب و نووسەر و هونەرمەندان بووە، پێکەوە ژیان و بەخشندەی و قوربانیدان بێناسەی دیار و ناوبانگی هەمیشەیی بووە. سلێمانی شاری هەڵمەت و قوربانی. داریشمانە ئەستێرەیەک لەدایک بوو، لە قەڵاچوالان بوو بە مانگ هاتە خوارێ بۆ دەشتایی نێوان گۆیژە و گڵەزەردە. لە داریشمانە ئەستێرەیەک لەدایک بوو، لە قەڵاچوالان بوو بە مانگ هاتە خوارێ بۆ دەشتایی نێوان گۆیژە و گڵەزەردە. لە بەهارێکە خۆر حەزی لێ کردوهانی لە دوای نۆوەرس لە مەڵکەنگی مانگ ژانی گرت و کوڕێکی بوو، برایم پاشایش ناوی لێنا سلەیمانی. دوای تونبوونەوەی ململانی زیاتری نێوان دەوڵەتی ئافشاری و عوسمانی، هەریەکە لە نادرشای ئافشاری و سوڵتان مەحموودی عوسمانی هەوڵیان دەدا میرنشینی بابان بەلای خۆیاندا ڕابکێشن و بەهۆی نزیکی قەڵاچوالانی پایتەختی ئیمارەتەکەەوە لە ئێرانەوە مەترسی شەڕ و پێکدادان لە نێوان سوپای ئەو دوو دەوڵەتەدا لە ناوچەکە زۆر بوو. ئەوەی وای کرد ساڵی 1970 مەحموود پاشای بابان بیر لە گواستنەوەی پایتەختی میرنشینەکە بکاتەوە و لە نزیک گوندی مەڵکەندی سەرای حکومەتی دروست کرد. ساڵی 1970 کاتێک ئیبراهیم پاشا فەرمانڕەوایی میرنشینەکەی گرتە ئەستۆ دەستی کرد بە دروستکردنی شار و ساڵی 1984 لەگەڵ تەواوبوون و بنیادنانی شارەکەدا پایتەختیان گواستەوە بە ناوی سلێمان پاشای باوچیەوە ناوی لێنا سلێمانی. لەگەڵ دروستبوونیدا سلێمانی بووە ناوەندی بازرگانی و معرفی گەورە لە ناوچەکەدا و سەرمایەدار و ئەدیب و ڕۆشنبیرانی هەموو ناوچەکانی دەوروبەر ڕویان تێکرد و کردیانە مەڵبەندی نیشتەجێبوون و داهێنانەکانیان. لەو سەردەمەدا زمانی کوردیش بە تایبەتی دیالکتی کرمانجی خوار و لەژێر هەڕەشەی ڕاستەقینەی لە ناوچووندا بوو. بەڵام دروستبوونی سلێمانی و کۆکردنەوەی نالی و سالم و کوردی کە بە سێگوشکەی بابان ناسان نەک تەنها جارێکتر زمانەکەی زیندوو کردەوە، بەڵکو بەهۆی ئەو بناغەی ئەوەندایان ڕشت و دواتر شاعیر و ئەدیبانی تر لەسەری بەردەوام بوون توانرا بنەماکانی زمانەوانی کوردی لەسەری دابڕێژێت کە تا ئێستا بۆتە زمانی فەرمی کوردی و نووسینی دام و دەستگا فەرمیەکانی حکومەت. لەگەڵ دروستبوونی سلێمانیدا بابانەکان مزگەوتی گەورە دروست دەکەن، لەگەڵ ئەوەشدا هەموو ئاینەکانی تر لە سلێمانیدا بوونیان دەبێت و هەر لە سەرەتاوە پێکەوە ژیان دەبێتە نازنامەی شارەکە. کریسیانەکانی شار کڵێسای تایبەت بەخۆیان دروست دەکەن و جوولەکەکانیش گەڕێکی تایبەت بەخۆیان دادەمەزێن. ئەوە جگە لە بوونی یارسان و چەندین ئاینزای دیکە لە شارەکەدا کە شار دروست دەبێت. پیشەگەرەکان لە هەموو لایەکۆ ڕوو دەکەنە سلێمان و دەیکەنە بازاڕێکی گەورە بۆ بەرەو پێشبردن و داهێنانەکانیان لە بوارەکانی خۆیاندا. دوای ڕوخانی میرنشینی بابان و دواتریش دەوڵەتی عوسمانی سلێمانی دەلکێنرێت بە دەوڵەتی عێراقەوە، بەڵام زیندوی و هەستی کوردایەتی لە شارەکەدا وا دەکات جارێکی تر سەر بەخۆی ڕابگەێنێت و ببێتە پایتەختی مەملەکەتەکەی شێخ مەحموود و تەنانەت خاوەنی پارەی تایبەتی خۆشی. سلێمانی بە لەخۆگرتنی هەزارەها ناوی دیار هەمیشە لە پێشەنگی داهێنان و بەرەو پێشبردننی کولتور و ئەدەب و کوردیدا بووە. ڕێچکەی ئەدەبە نوێیەکان هەمیشە لە سلێمانیەوە سەرچاوایان گرتووە. کلاسیک بەزاری کرمانجی ناوەڕاستی نالی بناخێدا دەڕێژێت و گۆرانی شاعیر یەکەم کەس دەبێت ڕێچکەی ڕیالیزم دەهێنێتە شاری کوردیەوە. لە دەریاوە قەتاری هەوری باڕوش کەوتە دووی پێشەن، بەسەر سنی چیادا چۆکی داداوە کش و بێدەن. بەسەر پاییزی زەردا با بە خوڕ بگری بە کوڵ بگری، لەسەر ئاخر گەڵا ئاخر چڵی تەنیایی گۆڵ بگری. شێرکۆبێکە سوولەتی هەڵمەتیش یەکەمینن کە شێوەی شعری نوێ یاخود ئازاد پەیڕەو دەکەن. لە شارەکەدا بەردەوام ژانرە نوێیەکانی شانە و دراما کاریان پێکراوە و نمایش کراون و مۆسیقا و گۆرانی ڕەسەنی کوردی لە باڵاترین ئاسا بووە. لەسەر ئاسی عێراق و وڵاتانی دراوسێش هەمیشە لە فێستیڤاڵ و بۆنەکاندا خاوەنی پلە و خەڵاتی یەکەمینەکان بوون. لە خەومای جەمیل سایب یەکەم چیرۆکی نووسرا و چاپکراوی کوردی و ڕۆژنامەکانی ژیانە و ژین و ژیان بانگی حەق یەکەمین ڕۆژنامەی کوردین لە کوردستان چاپکرابێتن و یەکەمین چاپخانەی کوردی لە سلێمانی بوو. جاکەرەوەیەکی دیاری دیکەی سلێمانی بەشداری ڕۆڵی ژنی شارەکەیە لە کایی سیاسی و ئەدەبی و هونەریدا کە هەمیشە پێگەی تایبەتی هەبوو ڕێگا بە خوێندنیان درراوە و جێدەستیان نەک تەنها بە مێژووی شارەکەەوە بەڵکو بە هی ناوچەکانی تریشەوە دیارە. خاصڵەتێکی تری دیاری سلێمانی
کرانەوەی بەردەوام بووە بە ڕووی نوێگەری و داهێنانە جیهانەکاندا. هەموو ئەوانە وایان کرد ساڵی 1960 زانکۆی سلێمانیدا مەزرێت و ساڵی 1970 بەیمانگەی تەکنیکی لە شارەکەدا بکرێتەوە. بەڵام بەهۆی گیانی شۆڕژگەڕی لە شارەکەدا و بوونی زانکۆ وەک مەڵبەندێکی خەبات و کوردایەتی ڕژێمی بەعز گواستیەوە بۆ شاری هەولێر و ناوەکەی گۆڕی بۆ سەلاحەدین تاوەکو ساڵی 1992 جارێکی تێ دروست کرایەوە. پێشەنگی لە سلێمانی لە شۆڕش و قوربانیدان و بەرهەمهێنانی هیزری نوێ و نەتەوایەتی وای کرد ڕژێمە یەک لە دوای یەکانی عراق دژایەتی ڕاستەوخۆی کەن و کامەران مکری شاعریش نازناوی شاری هەڵمەت و قوربانی لێنە. دژایەتەکە گەیشتە ڕادەیەک ڕژێمی بەعز شەقامی 6 مەتری بە چواردەوری شارەکەدا دروست کرد و بە بیانووی ئەوەی ئەوان لە جەنگدان لەگەڵ ئێران و سلێمانی شارێکی سنووریە نابێت لەوە زیاتر گەورە بێت و لە کاژمێر حوتی ئێوارەوە ئەو سنوورە دەبووە ناوچەی قەدەڕکرا و هەر کەسێک لەوێدا ببین دوایە ڕاستەوخۆ لەلایەن سەربازەکانی ڕژێمەوە دەکوژرا. بەڵام دوای ڕاپەڕین گەشەکردنیی تەواوی بەخۆیەوە بینی و ئاوەدانی و فراوانی سنوورەکانی شارەکە بوونە مای سەرنجی هەمووان لە ڕووی بوونی ژماری سەوزایی و پاڵبخایەنیشەوە لە کۆن و ئێستاشدا هەمیشە لەسەر ئاستی عراقی یەکەم بووە. ئەو مێژ و خەسەتە تایبەتانە وای کرد ڕۆژی 3 کانونی دووەمی 2012 پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری دیاری بکات و ڕۆژی 30 تشرینی یەکەمی 2019 ڕێکخراوی نەتەوە گرتوەکان بۆ پەروەردە و زانست و کولتور ناسراو بە یونسکۆ سلێمانی بخاتە لیستی شارە داهێنەرەکانی جیهانەوە. بەڕای ئەو هەموو مێژووە پڕشکۆیە و ئەو هەموو قوربانیدانەی سلێمانی لە شۆڕشەکاندا و ئەو هەموو خزمەتەی پێشکەشی وڵات و نیشتیمانی کردووە لە ئێستادا شارەکە بەدەست کەمی خزمەت گوزاری و باری گرانی ژیانی ڕۆژانەوە دەناڵێنێت. دیارنەمانی داهاتی شار و دواکەوتنی موچەونەبوونی پرۆژەکانی ئاوادارکردنەوە و پێشخستنی ژێرخان بوونەتە مای دانیشتوانی شار لە دۆخێکی تەواو هەمواردا بژین و بەڵام هێشتا سلێمانی دەنگی دلێری خۆی لەدەست نەداوە و لە هەرێمی کوردستان تاکە شارە بەردەوام خۆبشاندان و گردبوونەوە و ناڕەزایەتی تێدا دەکرێت و وێڕای ئەو هەموو ستەمەی بەرامبەری دەکرێت نەتوانراوە دەستەمەوە بکرێت.